کاردانەوەکان بۆ پاڵپشتی لە بڕارەکەی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بۆ ڕەتکردنەوەی پەرلەمانی ساختە و دیزاینکرا و بەردەوامن. لە سنووری پارێزگای هەڵەبجاش ئەندامانی کۆمەڵی دادگەری پێشوازی لە بڕارەکە دەکەن و دڵخۆشن کە حیزبەکەیان بڕارێکی بوێرانە و بێ پێشینەی داوە کە تا ئێستا هیچ هێزێک لە هەرێمی کوردستان بوێری هەنگاوێکی لەو شێوەیەی نەبووە. سەبارەت بەو بڕیارەی کە ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری داوەتی پێم وایە بڕیارێکی گونجاوە، چونکە بەڕاستی نابێ ئینسان تەسلیمی واقعێک بێ کە واقعێکی واقعی نەبێ و دیزاین کرا بێ پێشوەخت بەرنامەی بۆ داڕێژرا بێ. بۆیە ئەمە بەشێکە لە دیفاعکردن لە دەنگی دەنگدەر، نەک ئەوەی دەنگی دەنگدەر بە هەدەر چوو بێ، نەخێر دیفاعکردنە لەوەی کە زۆرێک لە دەنگەکانی ئێمە سووتێنراون دراون بە خەڵکی تر بۆ دیفاعکردن لەو دەنگانە کۆمەڵی دادگەری ئەم هەڵوێستی ڕاگەاندووە. ئەم بڕیارەی کۆمەڵی دادگەری بۆ نەچوونانەیە و پەرلەمانێکی دیزاینکرا و بڕیارێکی جەریانەیە بۆ یەکەمین جارە لە مێژووی سیاسیە لە هەرێمی کوردستان لایەنێکی سیاسی هەبێت کە کورسی پەرلەمانی هەبێت و کورسیەکە ڕەت بکاتەوە. بۆیە ئەمە بۆ کۆمەڵ گرنگە، چونکە هیچ لایەنێکی تر ئەمەی نەکردووە تا ئێستا. بۆیە ئێمە وەک ئەندامان لایەنگرانی کۆمەڵی دادگەری پشتیوانی ئەم بڕیارەکەن، هیوادارین کۆمەڵی دادگەری بەم بڕیارەوە نەوەستێ، پلانی تری هەبێ بۆ داهاتوو بۆ ئەوەی شەقام بکرێتە پەرلەمانێک بۆ ئەو ئەندام پەرلەمانانی کە ئێمە دەرنەچوون دڵنیابن شەقام بگرنەبەر بۆ ئەندامانی کۆمەڵ دەڵێن پەرلەمانتارانی کۆمەڵ پێشتر لە پەرلەماندا شەڕی خەڵکیان دەکرد، دوایان بڕیارەش شەقام دەکەنە پەرلەمان بۆ بەرگری و بەدیهێنانی خواست و مافەکانی خەڵک. کۆمەڵ لە ڕابردوودا خاوەن بڕیار و بەیاننامەی خۆی بووە، ئێستا و داهاتوو شەروا دەبێ و دەستخۆشی لە بڕیارەکانی کۆمەڵ دەکەین و بەرجەریانە دایدەنین و پێمان وایە ئینشاءڵڵا ئەندامان و لایەنگرانی کۆمەڵ پشتگیری ئەم بڕیارەی کۆمەڵ دەکەن و بڕیاری جەریانەی کۆمەڵ بڕیاری خۆیەتی و لە داهاتووشدا ئینشاءڵڵا چاوەڕێی بڕیاری باشتر و کاری باشتر دەکەین ئینشاءڵڵا. سەرەتای دروستبوونی کۆمەڵی دادگەری، کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئێستا بەرامبەر دژی زوڵم و ستەم و نادادی و نەعەدالەتی و تەزویر و فەسادی دروست بووە. ئێستاش کۆمەڵێک پەیا بوون زی و زوڵم و ستەمەکەن لەو میلەتە. ئێمە پڕ دڵ پشتگیری لە کۆمەڵی دادگەری ئەەکەین کە بڕیارێکی داوە نەچێتە ناو ئەو پەرلەمانێک و پڕ بێ لە تەزویر و ساختەشی. ئێمە بە هەموو ئەندامانمان پشتگیری ئەەکەین، زۆر پێخۆشحاڵین بۆ بڕیارە کە داوانە. لە هەڵبژاردننی 20دا بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ساختەکاری زۆر گەورە تا ئاستی دیزاینکردنی هەڵبژاردنەکە و پەرلەمانیش دەزوەردان کراوە. کۆمەڵی دادگەری کە بەشێک نییە لەو دیزاینە ئامادەش نییە بچێتە ناو پەرلەمانێکی دیزاین کراوەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.